باسی گرنگی هوەری کاریکاتێرەکەین لە دەربڕین و لە بەخشینی پەیامەکانە بۆیە لەسەرم بابەتە گفتوگوواکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک بەکر عەبدوڕەحمان و کاریکاتێریست کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کاک بەکر بەخێر بێت و بەیانی باش. زۆر سپاس بەیانی سپاس بۆ تۆ. با سەرەتا بزانین هوەری کاریکاتێر تا چەند وای کردووە پەیامەکان بە باشی بگاتە خەڵک. بەڵێ هوەری کاریکاتێر هوەری زیادەڕەویکردنە، هوەری مبالەغەکردنە لە گەورەوکردن و بچووکردنی هەموو شغل و شێوەیەک بە خاتری بەزاندنی سنوور و شکاندنی قاڵبەکانە. ئەمەش بۆ ئەوەیە بتوانێت پەیامێک ئەو پەیامی کە هەیەی لە ڕەخنەگرتن بیگەێنێ بە جەماوەر. باش ئەم مبالەغەیە لە چییە ئەکرێت کاک بەکر؟ بەڵێ مبالەغە یا زیادەڕۆیی هوەری کاریکاتێر خۆی بەشێکە لە هوەری شێوەکاری. وەختی هوەری شێوەکاری ئەگەر پۆرترێک تێگەکێشی کۆمەڵی یاستا و ڕێسا هەیە بۆ نمونە بینی نێوان چاوی ئینسانەکان ئەو مەسافەی ئەکەوێتە بینی بڵین گوێچکە ئەو بەشانی دەست و قاچ هەمووی ئەمە کۆمەڵی پێوەرە. هوەری کاریکاتێر ڕێک لەسەر تێکشکاندنی ئەم پێوەرانە ئیشەکە. هەوڵێ زیاترین لێکچوونی لە ئەسڵەکەی هەبێ بەڵام لە کاریکاتەرە ئێمە لە کاتێکا کە ئەمانوێت لە خۆی بچێت بەڵام کۆمەڵک جیاوازیش هەیە. ئەم خاڵانەی کە هەوڵێن ئێوەی کاریکاتەریست بەرجەستەی بکەن کاری لەسەر بکەن کامێک لە خاڵەکانە کاک بەکر؟ بێگومان تۆ ئەو بابەتی کە ئیشی لەسەرەکەی بۆ نمونە من تازەترین ئیش لەسەر ئیشەکە بە ناوی لوتی بۆ بە زۆرنا یعنی لوتی زۆر درێژ بۆ تەوانی هەر بە لوتی خۆی زۆرنالی ئەیە. ئەمە زۆر جار ئێمە زمانی جەستەش بەکارهێنین یەتە ناو کاریکاتێرەوانێ کە زۆر جار لوت درێژی یان دەستبردن بۆ لوت ئەمە کەس تعبیلەکەتکی درۆزن ئەکا جا ئەوە ئەمێنێتە سەر ئەوە یعنی ئێمە بەپێی ئەو بابەتە بەپێی ئەو ڕخنەی کە ئەمانەوێ بیگرین دەستکاری شتەکانەکەین لوتێک درێژەکەینەوە نەخێر جارێ دەستێک درێژەکەینەوە جارێ قاچێ درێژەکەینەوە جارێ چاوێک شوێنی چاوکە ئەگۆڕین بەپێی جۆری پەیامەکە بەپێی جۆری پەیامەکە ئەوەیە کاریکاتێر کە ئەڵێن ئێمە تێکشکاندنی هەموو سنوور و قاڵبە باوەکانە. باش زۆر جار ئەوەی کە ئێستاشەی بینی لە وێنەکانە ئەو کاریکاتێرانە کە من سیر یەکەم بۆ خۆی لە خۆیان کۆمەڵی وێنە لای من دروسە بێت و کۆمەڵە حیوار لای من دروسە بێت. ئێوە کە بەڕێستانم کاراکەن ئایا وێنەکان بەسە بۆ دەربڕینی پەیامەکە یاخو هەندێک لە وێنەکان پێویستیشی بە تێکستە بۆی کە ئەگەر تێکستەکە یا گوشە بێ یاخو ڕستەیەکیش بێت. بەڵێ زۆر بە خێرایی کاریکاتێر دوو جۆری هەیە یە جۆرێکیانەوەی تێکستی لەگەڵەیە جۆرێکیان هەیە بەبێت تێکستە دێگەی باشترینیان ئەوەی کە تێکستی لەگەڵ نەبێ لەبەرەوەی ئەبێ بە زمانێکی جیهانی بە خۆشی هەر زمانێکی جیهانیە ئیترە و کاتە سنووری نەتەوە و دیر و قەوم و هەموو شتەکان ئەبڕێ ئەو کاریکاتەری تۆ ئەکرێ لێرە پیشانی بدەیت کەسێکی ئەوروپیش بە هەمان شکل لێ تێبگا ئەمە ئەگە تێکستی لەگەڵانە بوو بەڵام زۆر جاریش ئەگاتە ئەوەی ئەگەر ئەم تێکستە تۆ نتوانی بکەی بە وێنە نتوانی بکەی بە هێڵ ئیتر ئەلو کاتە ئینسان مەجبورە بێ کەوا تێکستێک لەسەر کاریکاتێرەکە دابنێ. باشە لە کاریکاتێرە زۆر جار ئاماژە زۆر گرنگە ئەم ئاماژەی واکە بەبێ هیچ جیاوازیەک بەبێ هیچ کەلتورێکی جیاواز هەموو کەسە خوێندنەوەی بۆ بکات. تا چەند کاریکاتێر وای کردووە کێشە کۆمەڵایەتیەکان بخاتە ڕووی بینەرەکەی کەی بینێت. بێگومان بە بڕوای من هوەرێکی زۆر کاریگەرە بە تایبەتی بۆ ئەم سەردەما و ئەتوانێت بەشداری بکات لە شۆڕشێکی پەروەردەی یا هەل لە قوتابخانەی ئیبتیداییەوە تا هەموو ناوەندە کۆمەڵایەتیەکان بەڕاستی هەموو کێشە و گرفتەکان ئەکرێت لە ڕێی کاریکاتێرەوە لە بەرەوەی هوەرێکی هەم ڕخنە ئامێزە و هوەرێکە زۆر بە ئاسانی مرۆڤەکان ئەتوانن لی تێبگەن زمانێکی جیهانیە کاریگەری زۆری هەیە بەڵام ئەگەر بێت و ئەمەش با بڵین پاڵپشتێکی هەبێ پاڵپشتێکی هەبێ بۆ نمونە گەرێتە من دێمە ناو دەستگایەکی ڕاگەاندنی و کوردستانەوەوانێک کە بەڕاستی جێگەی شاهنازیە بۆ هەمومان ئەکرا کۆمەڵی کاریکاتێر هەبێ وایە نا ئەمە بەشتنی شوێن بۆ نمونە هەر لە بەرنامەی ئێوەیە هەموو تەلەڤیزۆنەکە من هەمیشە ئیشم قسم لەسەر ئەوە کردووە کە تا ئێستا ئەم هوەرە هەوڵ نادرێ بۆ ئەوی بە کولتور بکرێ ئاخرە گەرێتەوە لە تەواوی ئەو کاتانی کە کوردستان بەخشیەکە 2 دقە بە کاریکاتێر بدرێ بەڕاستی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی بێ بە کولتور و دەور و جێگای ئەم کاریگەری ئەم کاریکاتێرە ئێمە هەستی پێ بکەین.
باشە جا کاتێککە مێژووی کاریکاتەر ئەخوێنینەوە ئەبینی مێژوویەکی زۆر کۆنی هەیە تەنانەت من ڕستێک بە چام کەوتوی بەر لەوەی کە چاپیش تەنانەت دابهێنرێت کاریکاتەر هەبووە زۆر لانێ مێژوو کۆنتتر لەوشە بەڵام بۆ لە لای ئێمە کاتێک باسی کاریکاتەرەکرێت بابەتەکە هەمیشە تۆزە تازە ناوی لێبرێت یان زۆر هەڵ نادرێت کۆمەڵە کەس لە بوارەکە پەروەردە بکرێت ئەوەندەی کە لە بوارەکانی دیکەی هوەرە لەوانەیە ئێمە فێرخوازمان هەیە بەڕاستی کاریکاتێر یعنی ئەگە سەیری پێناسەکەی بکەی یعنی تێکشکاندنی قاڵب و بەزاندنی سنوورە ئەمە ئیشی کاریکاتێرە ئەمەش بەڕاستی زۆر جار سەر بەرەو هێڵی سوور ئەبا ئەوەی کە لەناو کۆمەلگا کۆمەڵی هێڵی سوور دانراوە لە بەرەو هەموو کەسێ دەست بۆ ئەمە نابا یعنی ڕخنەیەکی جددیە بێگومان بوێری ئەوێت و لە بەبێ ئازادیش ئەم شتە نایەتە پێشەوانێ لەوانەیە ئەمە بەشی سەرەکی ئەوە بێت کە گرنگی بەم هوەرە نادرێ بەڕاستی ئەگینا ئەم هوەرە ئەتوانێت حزوری هەوێ بە بڕای من لە شوێنی وەستانی پاسێکە تا قوتابخانەیەکی سەرەتایی تا زانکۆ تا نەخۆشخانەیەک باشە کاک بەکرام و کەسێتوانێت کاریکاتێرس بێت هەموو کەسێک ینی ئەمێنێتە سەر ئەوەی تا چەندێ ئەم کەسە ئەتوانێت ڕخنەگر بێ بە قەنەعەتی من ئەوەی بتوانێت ڕخنە بگرێ و بوێری تیاوێ و ئیش لەسەر گێڕانەوەی ڕێز و چکۆ بۆ ئینسان بکە هەندێک کەس هەیە ڕخنەگرە بەڵام دەربڕینی نییە ئەتوانێت لەوێنەیە کە ئەوەی کە هەیەی دەری بخات ئیتر دەربڕینەکەیە گرنگ دەربڕینەکەیە ئەگینا زۆر ئەو قسەیە زۆر بەجێ ئێستا خەڵکانێکن ینی لەوانێ من نەک خۆم بە قوتابی ئەوان نزانم مامۆستای منن بەڵام بەداخەوانێ ئەتوانم لەو مامۆستای منە بەڵام لە دەربڕینە ئەتوانم پێی بڵم کە توانای دەربڕینی نییە جا ئایا ئەمە بەشێکە بۆ بوێری ئەگەڕێتەوە ئەم ئینسانە ناتوانێت دەست بەرێ بە کۆمەڵە شتەوەی کە کۆمەلگا بە ئێمە پێڵە هێڵی سووریا ببە یان ئەوەیە ناتوانێت دەری ببڕێت باشە هەر لە درێژەی پرسیارەکەی هاوکارم سەرکۆ با من ئەم پرسیارش لە بەڕێزت بکەم کەسێکە ببێ بە کاریکاتەریست لەگەڵ ئەوەی کە دەستێکی باشی وێنە کێشانی هەیە پێویستی بە چ بەهرە و توانایەکی تر هەیە چیتری ئەبێت یابێت بێگومان کەسی کاریکاتریست گرنگترین شت ئەوەی ئەبێ خوێندنەوەی هەبێ بەڕاستی ئەبێ شارەزابێ لە کۆمەڵی بوارە کۆمەڵی بواری ئەبێت تۆ لە فەلسەفە شارەزابی لە ئیقتصاد شارەزابی تەنانەت ئێستا من وەکو باسم بۆ کرد زۆر جار منە زۆر جار دێم لەسەر زمانی جەستە ئەخوێنمەوانێ ئاخر تواچێت کە تۆ کە هێڵکاریەکەی کەسێک ئەکێشی ئەکرێت لە ڕێگەی زمانی جەستەوە چۆنێتی دانیشتنی لە ڕێگەی وەکوتم درێژکردنەوەی لوتی زەقکردنەوەی چاوی لە ڕێگەی پێکەنینێکەوانێ ئەوەی کە چۆن دانەکانی ڕج ئەکاتوانێ لە ڕێگەی ئەمانەوانێک کە ئەمە بەشێکن لە زمانی جەستا ئیتر ئەبێ بەڕاستی باگراوندێکی فکری و بەعریفی هەبێ کەسێکی کاریکاتەریست تا بتوانێت پەیامێکی جوان و بەسوود بگەێنێ باش کەما بێ جەنابەت بە بەردەوامی متابعی هەواڵەکانیشەکەی وەک کاریکاتەریستە وایە ئەمە هاوپیشەکانیشت بە هەمان شوێن وایە ئەبێ دانەبڕیت لە هەواڵ و لە بابەتی گەرمی ڕۆژ بێگومان زۆر باشە ئەم کارانەی کە تۆی کەیت هەوڵدا و جارێکی تر هەمووی بینیتەوە لە کارە نوێیەکانیشت لە پێشانگایەکانی مایشی بکەیت بەڵێ بێگومان بە چەند جاری ئەوانەمان لە پێشانگایی هەم هاو بەش و هەم پێشانگای تایبەتیان مایش کردووە باشە کاک بەکرد ئەم هوەرە لە شوێنێکەوە لە ناوچەیەکە بۆ ناوچەی کە گۆڕانکاری بەسەرایەت یا خۆمە زمانێکی جیهانیە بێگومان زمانێکی جیهانیە بەڵام ئەو گۆڕانکاری کە تۆ باسیەکەی ئەو فەزا دیموکراسیە کە لەو شوێنە هەیە ئەم بەڕاستی پێویستی ینی هەناسەی ئەم لە ئازادی و لە دیموکراسیەوە کە زۆر کا باسیەکەین ئەڵێت تەنانەت ئەو وێنانەی کە لە کاریکاتێرێکتایە هەر بواری سیاسی ئەگرێتەوە بۆی ڕخنەکان ڕوبەڕووی ئەوان بێتەوە کێشەکانی کۆمەلگا ڕوبەڕووی ئەوان بڵێت بەڵام بۆ بابەتەکانی تریژە توانین ئێمە بەکاری بێنین بێگومان بۆ هەموو بابەتەکانش بەکار هاتووە نەک ئەتوانین بۆ هەموو بابەتێکە هەم بۆ تەنانەت لە بواری وەرزشیە بەکار هاتووە لە بواری ئابووریا بەکار هاتووە لە بواری کێشە کۆمەڵایەتیەکانە لە بواری سیاسیە بەکار هاتووە بەڵام ئەوەی زیاتریان بوارە سیاسیەکەی زۆر جار کە ڕخنەیەکی جددی بژیرێ ئەکاتە جاری وایە ئەگاتە تەقینەوەش باشە کۆمەڵگەی ئێمە تا چەند ئامادەی ئەوەی تایە هوەری کاریکاتەر تایە گەشە بکە کۆمەڵگەی ئێمە بۆچی ئامادەیتیانە بەڵام ئەو فەزایە ئەو فەزا دیموکراسیە ئەو فەزای لە ئازادی بە بەڕای من وجودی نیە ئەی وەرگری پەیامی ئێمە تا چەند ئەم هۆشیاریە ئەم ڕۆژمیری لە ناو تاکەکانی ئێمە هەیە خوێندنەوە بۆ کاریکاتەر بکەن چون ڕاستە بابەتەکانش هەندێک جار زۆر بەڕۆیە یان بە تێکستێک بابەتەکە ڕوونەکرێتەوە بەڵام هەندێک جار ئەبێ ئەو کەسەش ئەو نیگا و دیدە قوڵەشی تیابێ ئەم نیگا و قوڵە جەنابەت لە وەرگری کووردا ئەبینیت بێگومان ئەیبینین
بەڵام لە ژمارەیەکی کەما بەداخەوە ژمارەیەکی زۆر نا لەبەر ئەوەی ئەم شتە نەبووە بە کولتور ئەجا بیرمان نەچێ ئێمە لە ئێستا لە سیستمێکی نیولیبرالیزم سیستمێکی جیهانی سەرمایه‌داریە ئەژین ئینسانەکان هەمویان ماندوون هەمویان هیلاکن هەمویان پەراوێز خراون ئەمە خۆی بۆ خۆی بەشێکی ترە لە دوورکەوتنەوەی ئینسان لە هونەر باشە زۆر باشە جا ئێستا لەوانەیە با بڵێن ئەم پرسیارە لە لای بینەرانمان دروست بێت ئەو بابەتانێک کە هەر سەرنجی بەڕێستی ڕاکێشاوە چی لە بابەتەکانن کامێک لە بابەتەکان زیاتر حەزەکەی کاری تێ بکەیت چونکە باسی ئەوەت کرد چەنەها بوار و مەجال هەیە تۆ توانێت تیا کاریکاتەر بکێشیت کامێک لە بوارەکان زیاتر سەرنجی خۆتی ڕاکێشاوە زیاتر بواری ئابووری و بواری سیاسی بە بڕوای من بەوەی کە لە ژینگە و کۆمەڵایەتێکی ئێمەیانی ئەم دوو بوارە زۆر جا کاریگەری کردوێتە سەر لایەنەکانی تریش بێگومان زۆر کاریگەری کردوێتەوە ئەگەر ئیجازە بە من بدەی بۆ منە من لەیەکێ لە ئیشەکانە بەرمیلێکی نەوتە باشە لەناو بەرمیلێنەوە دەستێک کاتۆتە دەروانێ لەسەر تەختە ڕەشێک وێنەی مناڵێکی ساوەکراوە شیرەخوا چی لێ نووسراوە نووسێتی کۆچ ئیتر وەختی من کەسێک کە سەیری ئەمە ئەکا باشە ئەکرێ ئێمە نەوتمان هەبێت و کۆچکردن ئابەم جۆرە بەردەوام بێ و مناڵێکی خۆمان ئابەم جۆرە ببینین بە بڕای من چ کارێکە ئیجتیماعی بێ چ ئابووری بێ چ سیاسی بێ گرنگ ئەوەی ئێمە کایەک بدۆزینەوە ڕخنەیەکی تیا بگرینەوەی وێنەیەک بدەین بە بینەرەکەمان کە ئیتر ئەم بتوانێت نگای ئەو بگۆڕێ بۆ ژیان کە بتوانێت بە زۆرێکی تر بیر بکاتەوە کە پێی بڵێن ئێمە ئەکرێن جوانتر بژین ئەکرێ ئینسانانەتر بژین ڕاستە باشە خۆی قسێکیش من بیست و ئەڵێن کاریکاتەر وەک چقۆی نەشتەرگەری وایە زۆر تیژە و زۆریش حساسە تا چەند لەگەڵ ئەم قسە هەیت بێگومان وایە ئەوە ئەگەر دەست بۆ هێڵە سوورەکان بەرێت ئەگینا ئەگەر ئەوە نەبێ هەر بۆ پێکەنین و بۆ ڕەخنەگرتن و کات بەسەربردن بێت چونکە بیرمان نەچێ ئەوەش هەر کاریکاتێرە بەڵام ئەگەر ڕخنەیەکی جدی لە پشتەوە نەبێت ئەوەی ئەنی هەر کات بەسەربردن و کات کوشتنە یعنی زۆر جار ئێمە کاریکاتێری وامان بیستوە ئەوەندەی گاڵتەکردنە بە خودی کەسەکە یا ئەوەندەی ڕوازدانە بۆی ئەو دیاردەیە بمێنێتەوە ئەوەندە ڕخنەگرتن نەبووە لە دیاردەکە زۆر کات بۆ ئەم هونەرە کامەنە گرنگی هەبێ لە پەیامەکانە بۆچی گرنگی پێنادرێت لە کۆمەڵگای خۆمانە لەوانێت زۆر کەس هەیە وەکو نەرمەدێکی شێوەکار ساڵانە چەندی پێشانگا بکاتەوە ئەی بۆ کەسانی وەکو بەڕێزت هەوڵ نایەت ئەمە پەرەی پێبن لە ڕێگەی کردنەوەی پێشانگاوە یا خۆ کەسانی کەیانوێ ئەم هونەرە بکەن زیاتر بێنە ناو بوارەکەەوە بێگومان وەکو جوودی شخصی بەردەوامە زۆریش بەردەوامە نەکەم ئێمە کۆمەڵی هاوڕێ و برادەرین چەنەها بەتایبەتی لە ڕێگەی ناوەندی حەوڕەنگەوە چەنەها پێشانگای هاوبەشیمان کردوتەوانێت لەسەر ئاستی هەر چوار پارچە کوردستان پێشانگای هاوبەشیمان کردوتەوە دوو دیداری نێودەوڵەتیمان کردوتەوە وەکو جوودی هینەکان ئینسانەکان بەڵام ئەوەی کە بێتە موسساتێک وایە یان بێ بەڕێکراوێ بێ ئەوی سندیکاکە بێ بەداخەوە ئەمە پێویستی بە باڵپشتی حکوومەت هەیە زۆر باشە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت سپاس بۆ زانیاری جوانەکانت بە هیوایەوەی کە ژمارەی کەس کە حەزیان لەم بوارە بێت بێنە بوارەکەەوە خۆیان متابعات توانن بکەن چون ئێستا ئەم با بڵێن پێگانە کە لە ئینتەرنێت هەیە زۆر ئەتوانێت مەجالێکی باش بڕەخسێنێت بۆ فێرکردنیە هەروەها کەسانێکی شارەزا و بە ئەزمون وەک جەنابیشت هەیە کە ئەتوانن لە بوونیان سوود ببینن و فێری هۆنەرەکە بن سپاس بۆ ئامادەبوونی